بەڕاستی لە ئێستایا کەرتی تەندروستی حکومی پەکی کەوتووە فریاکەوتنەکان هیچ پزیشکێکی لێ نییە. ئەمڕۆ پزیشکانی دامەزرا و دانەمەزرا و ئەو کەسانەشی اختصاسیان هەیە لە بوارەکەدا هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و گربوونەتەوە ناڕەزایەتیان هەیە بەرامبەر ئەوەی ئەو پزیشکانەی کە نیشتەجێ خولاون و بایکۆتی داوامیان کردووە کە سزا دراون ئەمان دژی ئەو بڕیارەی تەندروستی هاتوو گربوونەتەوە. منەمێ ڕێی چەند پزیشکی وەرگرم. سڵاوی لێ بێ دکتۆرە، داواکاریەکانتان چییە؟ هەڵوێستان چییە بێت؟ داواکاری ئێمە درێژە پێدەری جارەکانی پێشوە داوای دامەزراندنی خۆمان ئەکەین کە پزیشکانی دانەمەزراوین و لە هەمان کادا داواکاریەکانمان فراوان کردوتەوە ئیدانی ئەو سەرکوتکردناکەین کە بەرامبەر بە هاوڕێ پزیشکەکانمان ئەکرێ، چونکە سیستەمی پلەبەندی پەکی کەوتووە و ئەوانیش سپۆتەکانیان چۆڵ کردووە و بایکۆتی داوامیان کردووە. حەلی ئەم مەسەلانەش هەموو بە دامەزراندنی پزیشکانی دانەمەزراو ئەکرێت، چونکە بەڕاستی لە ئێستایا کەرتی تەندروستی حکومی پەکی کەوتووە فریاکەوتنەکان هیچ پزیشکێکی لێ نییە، بەمەش خەڵک زەرمەندی یەکەم ئەبێت و هەروها کەرتی تەندروستیش بە تەواوەتی ڕووخاوە. ئێمە بەردەوامە بین هەتا و کاتێکەوە جابێکی فەرمی وەرئەگرین و بە فەرمانێکی وزاری دامەزراندنی ئێمە ڕاگەێنن. باشە، ئەگەر ئەوان لەسەر سزادانی ئەو پزیشکانە بەردەوام بن، ئێوە هەڵوێستان چیتر ئەبێت؟ بێگومان وەک ئاماژەم پێکرد ئێمە جگە لە داوای دامەزراندنی خۆمان ئیدانی ئەو سەرکوتکردناکەین و پاڵپشتی هاوڕێ پزیشکەکانمانەکەین و ئێمە لێرەین ئەمڕۆ بۆ ڕێگریکردن لەو سزادانێکەوە بەسەریانە ئەسەپێنرێ، چونکە بەجددی ئێمە جگە لەوەی کاوە مافخوراوین دانەمەزراوین لە هەمان کاتە ڕێگری داواکردنی مافەکانی خۆشمانمان لێکری، ئێمە بۆ شتە ڕازی نابین. وەسپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە ژمارەی زۆر لە پزیشکانی دامەزرا و دانەمەزرا و لێرە هەن بەرامبەرەوەی کە داوای دامەزراندنی خۆیان دەکەن، هاوکات بەس داوای ئەوەش دەکەن کە ئەو هاوڕێیانیان کە لە ناوەندەکاندا سزا دراون بە هەمان شێوە نووسیتە نابووە سەرکوتکردنی داوای پزیشکان لە چوار پارێزگاکە. هەڵوێستان چێ بێ؟ ئێوە بەنیازن چی بکەن؟ ئێمە سەرا ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ پشتگیریکردن لە هاوڕەکانمان کە بایکۆتیان کردووە، بەڵام بە زۆر بایکۆتیان پێشکێنرا. کاتێک ئەمە مافی سەرەکی خۆمانە بۆ دامەزراندن بۆ بەرەوپێشچوونی پلاکانمان ئینجاکێنە بە دامەزرانی ئەمە هەموو کێشەکان هەڵ ئەبێت، بەڵام حکومەت هەتاکو ئێستا هیچ جوابێکی نەداوینەتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. لێرە چەند پزیشکێکی لێیە کە ئەو پزیشکانن کە پسپۆڕیان هەیە کە من پێم خۆشە خۆیان قسەمەوە. سڵاوی لێ بێ کاک دکتۆر. ئێوە ئەمڕۆ لەگەڵ پزیشکانی دانەمەزرا و پزیشکانی دیکەیە لێرن، داواکاریەکانی ئێوە چییە؟ چۆن سەوتی خۆتان سۆتە پاڵ دەنگێوانەوە؟ ئێمە یەکەم وەکو پشگیری بۆ هاوپیشەکانمان ئەمە یەک دووش پێم باشە وحدەتی ناو کۆمەلگا بپارێزێ، ئەگەر چینێک لە یەقومی هەمومان بەدەنگ بین لەسەری، نەک پەرتەوازە بین و هەرێکە لەلایەکەوە. سێ ئێمەش وەکو کە دامەزراوین و ئەخساینەوە چەند ساڵەکە لە خەسخانەکان داوامەکەین بەبێ ئەمان ئیشمان ناڕوە، بەبێ مقیمەکان ئیشمان ناڕوە. مقیم و پزیشکی بڵین مقیمەقدەم پایە بڵند و ئەخسایی هەموو بەیەکەوە ئیشێڕەوە، هەموو یەکوت لێنە ناو خەسخانەیە. من ئیشی خۆمەیە و ئیشی خۆی هەیە، ئەقدەمێک ئیشی خۆی هەیە. بەڕاستی من ناتوانم ئیشی ئەو بکەم ئەگەر ئەو خەسخانە چۆڵکە ینی لەسەر منەکەوێت، لەسەر نەخۆشەکە ئەکەوێ. بۆیە هاتوین پشگیریان بکەین بۆ نیەتەی کە ئیشەڵا زوو حل ببێ و هەمومان بگەڕێن ناو خەسخانەکان. ئەگەر ئەوان دانەمەزرێن ئەم وەجبەی کە تێپەڕیوە، کاریگەری چێ بێ لەسەر نەخۆشخانەکان؟ کاریگەری ئەبێ لەسەر ئەوەیە کاریگەری بێ. ئەگەر یەکەم پلەبەندی نامێنێ، یعنی ئەم ئەوەی کە مقیمەن پێش ناکەوێت، نابێتە تەدەڕۆژ نابێتە ئەقدەم نابێتە ئەقسای، ینی لە شوێنەکە گا پێ دروزای بۆ شاک دروزێ پڕ نابێتەوە. ئێم بۆ شاک ئەبێ تۆ داوامەکە بە خەڵکی تر بکەیت کە نایکە، ینی من لەوانێ ناتوانم من بجێڕیتەوە بۆ دوا داوامیان دێ خەڵکی تر بکەم، بەڕاستی لەوانێ ناتوانم ئەوە بکەم. مشکلەکە لەوە دروزێ بێ، گا پێ دروزە بێ کە کەڤەر ناکرێت، کە پڕ ناکرێتەوە بەداوام. ئیلا ئەبێ ئەمە ئەو سلسیلەیە بەردەوام بێ. یاخودەوەی کە ڕێکارێکی نوێی بۆ بژیرێتە بەر ڕێکارێکی نوێ وەک چی نازە، مەگەر ئەمان بوونم نەتاعین نەبێ، عنی لانی کەم بەعقدیش تاعین نەبێ. ئەی چۆن ئەوە شا پڕەکەیتەوە؟ تۆ هەموو ساڵێ 50 کۆلیژی پزیشکان کردوتەوە لە کورسانە 30,000 کەس تا خەروچ بێکی یەک زەلام تاعین نابێ. ئەمە چی لێکەیت تۆ کە ناتوانانی تاعینێکی، ناتوانانی شوێنێکی بۆ بکەیتەوە؟ ئەم هەموو کولیت وە چیە لە هەموو قەزا و نەحێکە دەیکەیتەوە؟ دۆسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە داواکاری پزیشکانە لە دامەزرا و دانەمەزرا و ئەو کەسانی کە پسپۆڕیشیان هەیە هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی داوای دامەزراندنی دانەمەزراوەکان دەکەن، هاوکات ئەو پزیشکانەشی کە سزا دراون سزاکانی لەسەر هەڵبژیرێت و ئەو بڕیاری کە لەبارەیان دراوە لابێت.